قوتابیانی خۆشەویست و لە دڵا شیرینی پۆلی 12 وەکو بەڕێستان ئاگادارن وەرزی یەکەمی خوێندنی ئەو ساڵمان کۆتایی هاتوو لەسەر خێران ئێستاەوە دەستمان کردیە بە خوێندنی وەرزی دووەم. زانیش وەکو مامۆستایەکی ئامادەی لە ئامادەی کلێڤەری ناحوکمی حەز دەکەم چەند ڕێنمایی و چەند سەرنج و تێبینیەک بە بەڕێستان بەخشم لەوەی زیاتر بتانین لە خوێندنی ئەو ساڵمان سەرکەوتن بەدەست بین و خاڵە لاوازەکانی خۆمان بزانین ئەگەر هاتوو خاڵی لاوازمان هەبیتن لە وەرزی یەکەمیان. سەرنجی یەکەمیان دەڵێن لە ئێستاوە دەست بە خوێندن و کۆشەکەت بکە بە جێرەی پلانێکی تۆکمە و واقعی. قوتابی سەرکەوت و ئەو قوتابیە کەوا دەستی بە خوێندن کرد دەڵێ لە ئێستاوە دەست پێ دەکەم دوور دەکەویتەوە لە بابەتی تەسویف کە تەسویف بۆ مانایە دێ هەفتەیەکی دەست پێ دەکەم یاخود کاتێکی کە لەوە داهات و دادەنێتن. ئەو زۆرە قوتابیانە زۆر جاران کاتەکەیان دەڕوا بە چاوەڕێکردنی ئەوەی هەندێک هۆکاریان لە ناخی خۆیان دروست کردیا پێیان وایە هەتا ئەو هۆکارانە لا نەچیتن ناتان دەست بەخینەکەیان بکەن. بەڵام قوتابی سەرکەوت و ئەو قوتابیەکەوە بڕیار دەدا هەر لە ئێستاوە هەر لە ئەو ڕۆ دەست بە خوێندنەکەی بکە بە ژێرەی پلانێکی واقعیانە کە دەڵێن پلانێکی واقعیانە پلانێک بی لەگە بارودۆخی خۆی بگونجێ پلانێک بی قوتابیانی تری سەرکەوت و توانی بیان کەوا ئەو پلانە جێبەجێ بکەن نەک پلانێک دانێتن لۆ نمونە ئەو هەتاکو ئێستا ڕۆژانە 2 سعاتی نەخوێندیا ئێستا یەکسەر بێ پلانێک دانێت لۆ نمونە ڕۆژانە 10 سعات بخوێنیتن تەمەشا دەکە ئەو پلانە زۆر واقعی دەرناچیتن. جا پلانی واقعیش بۆ مانایە دێکەوە قوتابی ڕۆژانە لەگەڵ مامۆستای خۆی بڕوە دوای نەکەوی لە مامۆستایەکەی خۆی ڕۆژانە زۆر بە جوانی گوێ لە مامۆستای خۆی بگری لە قوتابخانە لۆ ئەوەی تێبگە خەیاڵی پەرد نەبی خەریکی شتێک نەبیکەوە لەوانەکان بە دووری بێختەوە. هەروەها ئەگەر هاتوو لە شتێکیش نەگەیشت زۆر لای ئاسایی بپرسیار لە مامۆستاکەی خۆی بکە کە گەڕاوە ماڵەوەش پاش ئەوەیەکەوە جوانجی ڕاگرتیا ئەو بابەتانەی تێ نەگەیشت و پرسیاری دەربارەی کردیا بتانی لە ماڵی جارشکە و بە بابەتانە دابێتەوە سەیری جەدوەلی خشتەی ڕۆژی داهاتووی بکە هەر واجبێکی هەبوو هەر ئەرکێکی ماڵەوەی هەبوو ئەرکەکەی جوان جێبەجێ بکە. ئەگەر هاتوو کاتی تاقیکردنەوەکانش دەستی پێکرد تاقیکردنەوەکەی خۆشی زۆر بە جوانی بخوێنیتن گرنگ ئەوەیە دەست پێ بکە بە هیچ شێوازێکیش دوانەکەوی. بەڕاستین گەورەترین کێشەی پۆلی 12 ئەوەیەکەوە بە هەر هۆکارێک بی بە هۆر بەهارنەیەک بی لە وانەیەک یان لە دووانە دواب بکەوی دوایە زۆر بە زەحمەت دەتانی جارێکی تر بگاتەوە مامۆستایەکەی خۆی. یعنی دەبێ قوتابی ڕۆژانە لەگەر مامۆستای خۆی بڕوە هیچ بەهانەیەک قبول نەکە لەوەی لە وانەکان دواب بکەوی. ئەوە خاڵی یەکەمیان. خاڵی دووەمیان قوتابی دەبی واز لەو بابەتانە بینی کە لە کۆرس یەکەم خوێندیتی لە وەرزی یەکەم واتە قوتابی دەبی بێتە قۆناغەچی نوێ خەیاڵی لای وەرزی یەکەم نەبی وەرزی یەکەم تازە ڕۆیی بە باش بە خراپ مەگەر پشوو هەبوو یاخود لە کاتی ڕۆژی هەینیەکان و شەموەکان ئەو قوتابخانەیەکەوە شەموان پشتیان هەیە هەوڵ بدا لە پاش ئەوەی کە بابەتەکانی وەرزی دووەمی ضەبط کردیە پێڕاگەیشتیە قەی ناکە ئەگەر کاتی زیادەی هەبوو زار چەند بابەتێکی لە وەرزی یەکەم بەجێهێشت بیتن بگەڕێتەوە سەری قەیدی ناکە. بەڵام بە هیچ شێوازی قوتابی نابی بابەتەکانی وەرزی دووەمی ئیهمال بکە خەریکی خوێندنی بابەتەکانی وەرزی یەکەم بیتن. چکە قوتابی مانزانیە ئەو هەڵەیە دەکا دەبینی لە وەرزی یەکەم لە چەند بابەتێ لاواز بووە چەند بابەتێکی لە سەمایتەوە تەمەشا دەکەی ئەو قوتابیە خوێندنەی وەرزی دووەمی ئیهمال دەکا لەگەر مامۆستای خۆی ناڕوە هەر خەریکی بابەتەکانی وەرزی یەکەمە دەڵێ بابەتەکانی وەرزی یەکەم ضەبط کەم دوای دێمەستە وەرزی دووەم ئەوە هەڵەیە. قوتابی تازە وەرزی یەکەمی تێپەڕاند دەبی خەریکی وەرزی دووەم بیتن. ئەی کەنجێ بتانی مڕاجعەی ئەو بابەتانێ بکە لێ ڕۆیی ئەگەر هاتوو پشووی هەبوو کاتی زۆری هەبوو سەرچاوم ئەگەر نادەبی کاتی ئیزندان کە لە مانجی چوار قوتابی دەچێتەوە ماڵێ ئەو کاتی دەبی پێش ئەوەی خشتەکەی دانێ هەوڵدا ئەو بابەتانێک کە لە سەری مایتەوە لە وەرزی یەکەم ضەبتیان بکاتن. ئەگەر نا ئێستا لە خیلالی خوێندنی وەرزی دووەم نابی قوتابی بگەڕێتەوە سەر بابەتەکانی وەرزی یەکەمیان. خاڵی تریان بە قوتابیانی ئازیز دەرێن
خەم لە بابەتەکانی ڕابردوو دمەخۆ. بابەتەکانی ڕابردوو ئەگەر هاتوو قوتابیەکی سەرکەوتوو بووی بەجێری پلانەکە دڕۆیشت بووی هیوادارم هەرواش بووبی ئەوە پیرۆزبای لێ دەکەین دەستخۆشە لێ دەکەین سیت کردی وا بکە چۆن ڕۆیشتی وا بڕۆ ئەگە دەتانی خینەکە زیاتریش بکەی لۆی نمرەی زیاتریش بینی ئەوە زۆر باشە. بەڵام ئەگەر هاتوو کەمێک لاواز بووی لە بابەتێک یان زیاتر لە بابەتێک لاواز بووی ئەوە خەم خواردن چارەسەری بابەتەکە لۆ ناکە. پێویست ناکە ئەتوو ورەبەر بدەیت، پێویست ناکە ئەتوو بشێوە، پێویست ناکە ئەتوو وا بزانی تازە خوێندنی ئەو ساڵت کۆتایی هات. نەخێر کات زۆری مایە. زۆر جاران ئەسڵەن لاوازی و کەوتن دەبێتە دەرسێک و دەبێتە عیبرەتێک لەبۆ سەرکەوتن. ئەگە تەماشا بکەی وشەی سەرکەوتن بەمانای چ دێ؟ بەمانای زاڵبوون بە سەرکەوتن دێ. سەرکەوتن واتە زاڵبوون بە سەرکەوتن، زاڵبوون بەسەر شکست، زاڵبوون بەسەر بێورەیی. زالۆیێ عەرەب دەرێ الضەربەة التي لا تقتلك تقويك. ئەو لێدانەی کەوا نەیکوشتی زۆر جاران بەهێزت دەکا. مرۆڤ زاروێ تووشی نەخۆشی دەبی، بەڵام کاتێکە پەچارە سەر دەبی و چا دەبیتەوە دەبینی لاشەی بەرگری پێیا دەکاتن. زا ئەتوش دەبی وانە عیبرەت وەگری لە وەرزیەکەم هەڵەکانی خۆت بدۆزیەوە، زانی هۆکاری ئەوە چ بوو ئەتوو لە چەند بابەتێک لاواز بووی، بەڵام ئەوە بە هیچ شێوازێک نابی تەمای ئەوەی کە ئەتوو دەست لە خۆت بشۆی وا بزانی خوێندن کۆتایی هاتیە. دەبینی زۆر تیپی یاری تۆپی پێ هەیە لە ژێمی یەکەم گۆلی لێ دەبی، بەڵام لە جێمی دوم پاش ئەوەی کەوا ڕێنمایی لە مدەڕی بەچ باشوە دەگری پلانێکی جوان دادەنێ هەڵەکانی خۆی ڕاست دەکاتەوە، دەبینی ئەو جارەتانیتن زۆر بەسەرکەوتی بڕواتن. جا بەڕاستی باران کە لە ئاسمان هاتە خوارێ جارشکە ناگەڕێتەوە هەورێ، فرمێسک کە لە چاو هاتە دەرێ جارشکە ناگەڕێتەوە. تۆش هەوڵ مەدە ڕابردوو بژێڕیەوە، ڕابردوو تازە ڕۆی، بەڵام دەبی هەوڵ بدەیت دەرس و عیبرەت لە وەرزیەکەم وەگری خاڵە لاوازەکانی خۆت بزانی دەست پێ بکەی بەچە با چارەسەرکردنیان و بە زۆر بەهێزی هەنگاو بنی لە بۆ جێبەجێکردنی پلانەکانی وەرزی دووەمەت. خاڵی چارەمیان کە دەمەوێت لە بۆ بەڕێستانی باز بکەم وەکو سەرنج و تێبینیەک بریتێ لەوەی کەوا ئەو وانانەی کە لی لاواز بووی لە وەرزیەکەم دەبی زیاتر گرنگی پێ بدەیت، واتە تۆ دەبی هەڵسەنگات نەچی لە بۆ خۆت بکەیت. هەندێک وانە هەبووە هیچ کێشە لێ نەبووە، زۆر نمرەی باش تێدا هینایە ضەبتت کردیە کۆنتڕۆلت کردیە. هەندێک بابەت هەبووە کەوا کەمێک لی لاوازی لۆ نمونە قوتابیەکی بەڕێز دەبینین لە وانەکان لە 5 وانیان نمرەی تەواوی هینایە ڕێک پێک تانیتی بابەتەکان ضەبت بکە، بەڵام لە دووانە دەبینی وەکو پێویست نییە. قوتابی عاقڵ و زیرەک ئەوەیە کەوا لە کۆرسی دووەم تەرکیزێکی زیاتر دێختە سەر ئەو وانانەی کەوا تێدا لاواز بووە. لۆ نمونە لە ئینگلیزی لە فیزیا لاواز بووە بەراورد بە وانەکانی تر، دەبی کاتێکی زیاتر لە بۆ ئەو دوو بابەتە دانێ، زیاتر تەرکیزی خۆی باختە سەر بابەتانە، جوانتر جێ لە مامەستای خۆی ڕابگری، بەڵام بە مەرجێک تەسیر لە وانەکانی تر نەکە، لەسەر حسابی وانەکانی تر نەبیتن، کاریگەری لەسەر وانەکانی تر نەبی، وانەکانی تر کە تێدا سەرکەوتووە وەکو جاران بخینی، بەڵام ئەو وانانەش جاوانەیە کە یاخود دووانەیە یاخود زیاترەکەوە تێدا لاواز بووە، دەبی ئەو وەرزەی بتانیتن زیاتر کاتی لە بۆ دابنێتن و زیاتر گرنگی پێ بداتن هەتا کەم و کورتەکەی لەوەش پڕ بکاتەوە. وەکو نەخۆشی کاتێ دەچێتە لای دکتۆرێکە پاش فەحسکردن پێی دەرێ لۆ نمونە ڤیتامینەکەت نەقسە، لۆ نمونە پێی دەرێ ڤیتامین دی نەقسە، ئەو نەخۆشە دەچیتن چ دەکاتن تەرکیز دەکاتە سەر ئەو ڤیتامینەی وەردەگریتن جا بە هەر ڕێگایەک بیتن لەوەی کەم کورتەکانی لاشی خۆی پڕ بکاتەوە. خاڵی تریان کە لۆ بەڕێستان باسی دەکەم قوتابی عاقڵ و هۆشمەند ئەو قوتابیەکەوە هەوڵ دەدا سوود لە ئەزمموی هاوڕێزی لەکەکانی بینی. بێگومان هەریەکێک لە ئێوە جا لە پۆل بیان لە دەرەوەی پۆلبی قوتابیانێک دەناسن هاوڕێی خۆتانن توانیتیان ئەو قوتابیانە خوێندنی وەرزی یەکەمیان زۆر بە شێوازێکی سەرکەوتوانە جێبەجێ بکەن، زۆر بە جوانی توانیتیان پلانێکی ڕێک پێک لۆ خۆیان دابنێن و هەروەها پابەندیش بن بە پلانەکەیان زۆر ئاساییە بەڕێز بچیە لای سوودی لێ ببینی، پرسیاری لێ بکەی، شێوازی خوێندنی لێ پرسی، شێوازی وەڵامدانەوەی لێ پرسی، لۆی تۆش بتانی بە هەمان شێوازی ئەو
ڕێگایە بگریە بەرکەوە ئەو گرتێتی پێبەر لە بۆ سەرکەوتنی بەڵام ئەوەیان بە مانایی کۆپیکردنی ئەزمموی هیچ کەسێک نایە هەر قوتابیەک بارودۆخێش تایبەتی خۆی هەیە هەر قوتابیەک بە شێوازێک دەخوێنی ئەمە ناڵێم بڕۆ ئەزمموی هیچ کەسێک کۆپی بکە دووبارەی بکەوە 100% بەڵام زۆر شتێکی ئاساییەکەوە بەڕێزت بتانی سوود لە ئەزمموی قوتابیەکانی تەروەگەری لەبەر ئەوەی زۆر جاران قوتابیان ئەوەندەی سوود لە یەکدی دەبینین ئەوەندە سوود لەوانە لە مامۆستایەکیش نەبینین لەبەرەوەی بارودۆخیان لێک نزیکە بارودۆخیان هاوشێوەیە خاڵێکی ترکە لە بۆ بەڕێستان باز دەکەمکەوە خاڵێکی زۆر گرنگەویش ئەوەیە بەڕاستی قوتابی نابی ڕێگا بە ترس بدات بێتە ناوتڵی بەڕاستی قوتابی نابی بشلەژێ بەڕاستی قوتابی نابێ وەرە بەر بداتن قوتابیانێکی زۆر هەیە وا دەزانی ئەگەر هاتوو لە نیوەی ساڵ واتە لە وەرزی یەکەم سەرکەوتنی بەدەست نەهێنا تاسە ئەوە دەبی واز لە خوێندن بێنێت یان بیر لە خوێندنی ساڵی دۆم بکاتەوە ئەوە شتێکی زۆر زۆر هەڵەیە ئەو ترسە ئەو شلەژانە بەڕاستی واد لێ دەکاتکەوە ئەتوو نەتوانی پلاندانی نەتوانی هەنگاو بەرەو داهاتوو بنی زالۆیە پێت دەرێن بەڕاستی ترسان دەبی لە فەرهەنگی قوتابی پۆلی دوازدەدا جێگای نەبێتەوە ئەگەر نا هەر کاتێک خوا نەخواستە ئەو بابەتی بێورەیە ئەو بابەتی سست بوونە ئەو بابەتی بێتاقەت بوونە هاتە ناو ژیانت ئەوە ئەو کاتی ئەتوو نەک ئەو ساڵ کەوا ئێستا خوا نەخواستە ناتانی خوێندنەکە تەواو بکەی ئەگەر بکەویە ساڵێکی تریش لەوانەیە هەر ئەزمونێکی شکست خواردوت دەبیتن زالۆیە دەبی بە هەموو شێوازێک ئێرادەت هەبی توانات هەبی ورەت هەبی خدای تەبارەک وتەعالاش دەفەرمێ وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى دڵنیابی لەوەی ئەگەر ئەتو کۆشش بکەی ئەگەر ئەتو سعی بکەی ئەوە خدای تەبارەک وتەعالاش سەرکەوتوت دەکاتن پەیمانی خوای گەورەیە بەڵێنی خدای گەورەیە کەوا ئەو خەڵکانێک کەوا هەوڵ دەدەن خوای تەبارەک وتەعالا ڕەنجیان بە فەتارەت ناداتن بە هیوای سەرکەوتن لە بۆ هەموو لایەک